وەفدی پارتی و یەکێتی ئامادەن بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدا. یەکێتی و پارتی بە پرۆژەیەکەوە خۆیان دەڵێن داخوازیەکانی خەڵکی کوردستانی لە خۆ گرتووە دەیانەوێت بۆ حکوومەتی داهاتووی عێراق بیکەن بە مەرج. ئەگەرچی وا بڕیار بۆ هەفتەی ڕابردوو وەفدی هاوبەشی یەکێتی و پارتی بچنە بەغدا، ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی هۆکاری نەچوونی ئەو وەفدە ئاشکرا دەکات. لەبەرەوەی تا ئێستا ئەنجامەکانی هەڵبژاردن پەسەند نەکراون. خاڵی یەکەم. خاڵی دووەم نازانی لە بەغدا لەگەڵ چلایەنێک گفتوگۆ بکەی ئەبێ دوای پەسەندکردنی ئەنجامەکان هاوپەیمانێتی گەورە دروست بکرێ، ئەو کاتە یاخود گەورەترین هاوپەیمانێتی دروست بکرێ، ئەو کاتە گفتوگویان لەگەڵ بکرێ بۆ چۆنێتی پێکهێنانی حکوومەت. بەڵام تا ئێستا هەموو لایەک لە چاوەڕوانی پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردندان. یەکێتی و پارتی جگە لە کۆبوونەوەی نێوانیان چەندین جار داوایان لە هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان کردووە بەیەکەوە بچنە بەغدا، بەڵام تا ئێستا ئەو لایەنانە بێوەڵامن. هەڵسوڕاوێکی بسوودنەوەی گۆڕان دەڵێت چاوەڕێی پەسەندکردنی ئەنجامەکانین. ئێمە قسەمان لەسەر نەتائیجی ئینتیخاباتە، تا نەتائیجەکە یەکلا نەبێتەوە. قسەکردن لەسەر کاری لەسەر شتی بێبناغە ناکەین. دەمانەوێ بەشداریەکەمان بە تێڕوانینی حرەکەی خۆمان بیکە چەند پێگەمان لە عێراقی وە چیمان پێدەکرێ و مافە دەستوریەکانی خەڵکی بڵین کوردستان چییە؟ پێناچێت پەسەند نەکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن تەنیا هۆکار بێت بۆ نەچوونی وەفدی پارتی و یەکێتی بۆ بەغدا، بەڵکو یەکێتی و پارتی چاوەڕێی هێوربوونەوەی خۆپیشاندانەکان دەکەن بۆ ئەوەی بەهێوری گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق بکەن. بەهۆی خۆپیشاندانەکانی باشوور و نێوەڕاستی عێراق ئێستا هەندێک لایەنی کوردی دەڵێن ئەوە باشترین دەرفەتە بچین قسە لەگەڵ بەغدا بکەین و مافەکانی کورد بەدەستبێنینەوە. بەڵام هەندێک لایەنی کوردی تر قسەی تر دەکەن، ئەوان دەڵێن هەر کات نێو ماڵی کوردی یەک بێت و بچینە بەغدا ئەوە کورد بەهێزتر دەبێت و لەوێش مافەکانی باشتر دەچەسپێن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.